لە ڕووداوێکی سیر و چاوەڕوان نەکراو ئێکسبۆکس 2 لە گەورەترین کۆمپانیاکانی دادەخات. ئەمە شوا دەکات ئاگری گەورەی لێ بکەوێتوانێ و ڕەخنەیەکی زۆری توش بێت. ئایا دوو کۆمپانیاکە کامانن و بۆ لە ئێستادا ئێکسبۆکس ئەم بڕیاری داوە؟ ئایا چیرۆکی یاری GTA 6 لە یاری GTA 5 و ڕێدێدی 2 گەورەتر و درێژترە یاخود نا؟ ئایا کۆڵ ئۆف دیوتی ساڵی 2026 و 2027 لە داهاتوودا دەگەڕێتەوانێ بۆ کام لە بەشە کۆنەکان؟ هەواڵێکی دڵخۆشکەر بۆ گەیمەرانی یاری باتڵفیلد لە ئێستادا گەورەترین یاری باتڵفیلد لە کاتی دروستکردندایە. ئایا یاری ڕزیدنت ئیڤڵی 9 بیرۆکەی ئەو ناوچەیی کە تیایدا دروستکراوە لە چ وڵاتێکەوانێ وەرگیراوە و پاڵەوانەکانیش کێن کە ڕۆڵ دەبینن؟ بۆ زانینی هەموومان و زیاتر بینەرمان بن. سڵاوی خۆتان لێبێ و سەلام عەلەیکوم بەخێر بێنەوە هاوڕێیان. من میر عومەرم. ئەمە زنجیرەیەکی تری پرۆگرامی سبەی گەیمینە کە هەفتانە پێشکەشتان دەکرێت، بەڵام پێشەوەی دەست پێ بکەین لە بیرتان نەچێت لایکیان بڕگێ بکەن و لە هاوڕێکانتان شێریکەن و ڕێخۆشتان دەربارەی هەواڵەکان لە کۆمنتە بنووسن. ئێستاش دەست پێ دەکەین. لە ڕووداوێکی زۆر سەیر و چاوەڕوان نەکراو مایکرۆسۆفت دوو کۆمپانیای گەورەی خۆی داخست کە خاوەن زۆر یاری گەورە و سەرکەوتوو بەناوبانگن کە سەر بە کۆمپانیەکانی بێتێزدان، ئەویش کۆمپانیەکانی ئارکەین و تانگۆ گەیم وۆرک کە ئارکەین خاوەن یاریەکانی دیسئۆنەر و پرەی و ڕێدفۆڵە کە لە ماوەی ڕابردووە بڵاوکراوانێ. تانگۆ گەیم وۆرکیش یاریەکانی The Evil Within و Ghostwire Tokyo و هایفای ڕەشی بڵاو کردووە توان و ئەم یاریانەش ناوبانکی زۆریان نەبوو، گەیمەرانێکی زۆریش بەدڵیان بوو، بەڵام بەڕاستی بڕیارێکی زۆر سەیر بوو، ئاگری بەڕاستی لێکەوتەوانی و ڕەخنەیەکی زۆر توندیش ئاڕاستەی بەشی کارگێڕی مایکرۆسۆفت و کۆمپانیای ئێکسبۆکسرا کە تۆ چۆن ئەم دوو کۆمپانیایە دادەخەیت کە یاری زۆر سەرکەوتوی بۆ دروست کردویت و لە یاریەکانە خەڵاتی زۆر گەورەشی بۆ بەدەستهێناوی. طبعاً بەڕێوەبەر یان با بڵێن بەڕێوەبەری جێبەجێکاری ئارکەین دینگا باکابا لە تویتێکە لە تۆڕی میدیایی ئێکس ڕەخنەیەکی توندی کرد و زۆریشی پێ ناخۆش بووتی بەڕاستی ئەمە کارەساتە و ئەو پێی وایە لە پشتوانێ خەنجەرێکی لیراوە کە ئەوە بە ئاسانی ئەم دوو کۆمپانیان چەند کۆمپانیایەکی تری پەرەپێدەریش داخراوە، تەنها ئەم دواننی بەڵام دوانە گەورەترین کە تۆ لە پڕە با بڵێن ئەم کۆمپانیانە دابخەی کە چەندەها یاری سەرکەوتووی هەیە. ڕاستە و کارەکانیش باسەکەین لەبەرچی ئەم بڕیارە دراوە، وتی بەڕاستی نە ئەبوایە ئەم کارە بکرایە، دەبوایە ڕێزێک لە کارمەندان و بەڕێوەبەرانی ئەم کۆمپانیا بگیرایە کە چەند ساڵێکە کار دەکەن و یاری سەرکەوتیان دروست کردووە، نە ئەبوایە بەو شێوازە ئەم کۆمپانیان دابخرێن و ئەو هەموو کارمەندە بنێرنەوانێ ماڵەوانێ یان بێکار بن، یاخود ئەم کۆمپانیانە کار و چالاکیان بۆستێت و ئەو یاریانی کە دروستیان کردووە ئیتر بەشی تری لێ دروست نەکرێت و هەموو ئەو ئەزمونانی کە ئەم کۆمپانیان هەیەە لە دەست بدرێت و بە پێی بابە دینگا باکابا دەڵێت مایکرۆسۆفت قەدری ئێمەی نەگرت و لەسەر ئێمە نەوەستا و ئەمە کۆمەلگایەکی هونەریە، کۆمەلگایەکی گەورەیە، نابووە بە شوێ مامەڵەمان لەگەڵا بکرێت. طبعاً ئەمە بڕیارێکە کە فیل سپێنسەر یاوەتی کە ئێستا بەڕێوەبەری جێبەجێکارە، بەڵام لە بەرامبەریشدا مایک یابار کە بەڕێوەبەری جێبەجێکار بووە لە بلیزار کە ئێستا وازی هێناوە بەڕێوەبەری پێشوو بووە، دەڵێ من لە بڕیارەکەی فیل سپێنسەر تێدەگەم کە ئەم کۆمپانیانی داخستووە بە تایبەتی ئەم دوو کۆمپانیا گەورەیە. دڵنیان فیل سپێنسەر ماوەیەکی زۆر کارم لەگەڵا کردووە، کەسێکی باشە و دەوێت بوارەکە پێشکەوێت و مایکرۆسۆفت و ئێکسبۆکسیش بەرەوە پێشەوە بەرێ و دڵنیاشم زۆری پێ ناخۆش بووە کە ئەم بڕیاریاوە و کاتەکەشی گونجاو نەبووە، واتە دیفاع لە فیل سپێنسەرەکە دەڵێ ئەزانم ئەو بە ئەنخەستیش ئەم کاری نەکردووە، بەڵام ئێستا حالیان کۆمپانیاکە بەرەو ئاڕاستەیەک دەڕوات لە دوای ئەوەی کە چەند کۆمپانیاکی گەوری کردوانە بێتێزدا لە هەمان کاتە ئەکتیڤیژن بلیزارد و پارەیەکی زۆر بە ملیارەها دۆلاری خەرج کرد، دەڵێت دەبوایە ئەم بڕیاری باە و ئەزانم خۆشی پێی ناخۆشە و لەگەڵ ئەم بڕیارەشانەیە. لە هەمان کادا شینجی میکامی کە کۆمپانیای تانگۆ گەیم وۆرکی دروست کردن و یاری The Evil Within دروست کرد کە دوو بەشی لە بڵاوکراوەرەکە زۆر سەرکەوت و زۆر بارۆ تەمان شینجی میکامی یەکێکە لەو کەسانی کە دەرهێنانی کردووە لە یاری Resident Evil. The Evil Within زۆر لە یاریەکانی Resident Evil دەچێت، ساڵی 2002 دروستی کرد، بەڵام لە کۆتاییەکانی ئەم ساڵی ڕابردوو لە کۆمپانیانەمە ئەویش بەڕاستی زۆر خەمبارە و تویتێکی کرد لە ئێگە ساڵی خەمبارم کە تانگۆ گەیم وۆرک داخراوە چکە ئەو کۆمپانیاکەی سەرەتا دروست کرد و دەرهێنانی بۆ گەورەترین یاریشی کردووە پراسا لە کۆمپانیایەکی تردا. ئەمە شوای کرد بەڕاستی ینی ڕەخنێکی زۆر
ئاڕاستی کۆمپانیای مایکرۆسۆفت بێتوانێت لە کاتێکدا هەنێ لە یاریەکانی خەڵاتی زۆر گەورە و دیاریشی بەدەستێناوە لە کۆتایی یاریەکانی یاری هایفای ڕەشە کە لە چەنەها ئیڤێنتی جیهانی خەڵاتی گەوری بەدەستێناوە لە ئیڤێنتەکانی CEDEC، تێمپان ئەڵێی، نیویۆرک گیم ئەوۆرد و خەڵاتی بافتاشی بەدەستێناوکە کە لە گەورەترین خەڵاتەکان. لە هەمان کاتیشدا یەکێک لە بەڕێوەبەران لە کۆمپانیای مایکرۆسۆفت کە تویتێکی کردووە مادبۆتی دەڵێ ئێمە زیاتر پێویستمان بە یاری بچووکە کە بتوانێت خەڵات بەرێتەوانێ. لە کاتێکدا ئەوان یاریکی بچووکیانەی هایفای ڕاشت و خەڵاتیشی بردووەتەوانێ و زۆر بەناوبانگ بوو، زۆریش سەرکەوتوو بوو کەچی ئەو کۆمپانیای یاری دروستووە دەری خستووە. هەر بۆیە دەرهێنەری یاری هایفای ڕاش جۆن جۆنەثان هەمان پۆستی ئەوی با بڵێن ڕیتویت کردووەتەوانێ، بەڵام وێنەیەکی کارکتەری ناو یاری هایفای ڕەشی دانەوەکو بڵێ تۆ بەڕاستە ئەوە بەجددیتە ئێتو ئەو یاری کە خەڵاتان بوێنێ و ناوبانگدان بۆ بەدەستێنێ کۆمپانیاکەی دانداخست بە تەمای چین. تاوان بەڕای خۆم ئەم هۆکارە بۆ ئاگەڕێتوانێت کە کۆمپانیای مایکرۆسۆفت پارێکی زۆری خەرج کرد لە کڕینەوەی بێتێزدا و لە کڕینەوەی ئەکتیڤیژن بلیزار کە خەیاڵی بوو ئەوەی ئەکتیڤیژن بلیزار تقریبان 68 ملیار بۆ 70 ملیار دۆلاری تێچوو کەمە لە گەورەترین کۆمپانیەکانی جیهانی شانای بینین. ئەمە شوای کرد ڕێژێکی زۆر کارمەندی هەبێ، ڕێژێکی زۆر، چونکە هەر کۆمپانیایەک چەند کۆمپانیایەکی تریشی لەژێرایە و بە هەزاران کارمەندی هەیە. ئەمە شوای کرد تەکلوفەیەک و تێچوونێکی زۆری هەبێ و لێسا کەلەسە زۆر یاری تریش دەکەن. هۆکارێکە بۆی کە بەشی لە کۆمپانیەکان و کارمەندەکان بنێرنەوانێ بڵێن ناتوانین. لە هەمان کاتە لە هەواڵێکی سەیرە تویتێکراوە لە تۆڕی میدیای ئەکس دەڵێت کاتان لێ دەگەین یاری هێڵبڵەیدی دوو بکڕن بە پارە بیکڕن، چاوەڕێی گەیم پاس مەگەن، چونکە خەڵک ترساوە ئێستا نینجا تیۆری ئەو کۆمپانیایە کە هێڵبڵەیدی دوو دروستەکە ئەڵێ ترسین ئەویش فرۆشی باش نەبێت لەبەروی یەکەم ڕۆژ لە گەیم پاس بێت، خەڵک بە گەیم پاس یاریەکە با بڵێن تاقیەکاتەوانە یاریەکە ناکرێ. ئەڵێ کاتان لێ دەکەین خاوەنی ئەو پۆستە ئەڵێ یاریەکە بکڕن بۆی کۆمپانیاکەش وەکو کۆمپانیاکانی تر نەفر با بڵێن دانەخرێ لەبەروی لەوانەیە یاریەکە فرۆشی کەم بێت چونکە سەر گەیم پاس بەردەستە. ئەمە شوای کرد بەڕاستی ڕخنەیەکی زۆر 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 لە مایکرۆسۆفت گیری و بەڕاستی خۆشم زۆرم پێ ناخۆش بوو چونکە ئەم دوو کۆمپانیا یاری زۆر تایبەتی تیای خۆم کردم و زۆر بەدڵم بووە. ڕای تۆ دەربارەی ئەم بابەتە چی و پێویستی کرد بەم وردەکاری و بەم درێژەیە باسی بکەین تا هەموو خەڵکانتان لە ڕوون بێت. ئایا چیرۆکی یاری GTA 6 چەندێکە و چەندێک درێژە؟ ئایا لە GTA 5 و ڕێدێدیش گەورەتر و درێژخایەنترە یاخودنا؟ ئەم هەواڵەمان لە لێگەسی کێڵە HD پێگەیشتووە کە هەواڵ بڵاو دەکاتەوانێت تووڕی میدیایی ئێکس دەڵێت یاری GTA 6 چیرۆکەکەی لە GTA 5 گەورەترە بەڵام لە یاری ڕێدێدی دوو بچووکترە. طبعا یاری ڕێدێدی دوو چیرۆکەی زۆر زۆر دوور و درێژە و کاتێکی زۆری شتوێت کە لە پوینتێکەوە لە خاڵێکوانێ بۆ خاڵێکی تر بڕۆی دەبێ گەشتێکی زۆر بکەی. ئەمە شوایگر بەشێ لە گەیمەران هەر لە سەرەتاوانە لە یاریەکە بێزار بن لەبەری چیرۆکەکە زۆر زۆر دوور و درێژە. هەر بۆیە بەپی ئەم هەواڵە بێت دیارە کۆمپانیای ڕۆکستار بی لەو کردوانە کە یاری GTA 6 زۆر زۆر درێژ نەبێت و کاتێکی زۆر لە خەڵک نەگرێت و زۆر درێژ نەکرێتەوانێ و لە هەمان کاتیشدا لە GTA 5 بەڵام بە پێچوان درێژتر بێت تا لەو نێوانەیە بێت و گەیمەران چیرۆکەیان بەدڵ بێت. بەڵام تاکو ئێستا هەواڵە و ئێمە تا ئێستا با بڵێن نە گەیمپلی یاریەکەمان بینیوە و نەزانیاری زۆریشمە تەنها ترێلەرێک بڵاو کراوانێ ساڵی ڕابردوو کە یاریەکە بە چ شێوازێک دەبێت واتە گرافیک یاریەکە چ وردەکارێکی تایە لە چ شارێکدایە دوو کارکتەری سەرەکیمان هەیە و هەتا دوایی. ڕای تۆ دەربارەی بابەتە چییە؟ پێت خۆش دەبێت کە یاریەکە چیرۆکی درێژ بێت یاخود کورت بێت پوخت بێت بەڵام چێژ بێت. هەواڵی دوایەوەمان تایبەتە بە یاری Call of Duty یەکێک لە باشترین و بەناوبانگترین یاریە شوتەرەکان و بگرە هەوادارێک یەکجار زۆری هەیە لە جیهان و ماشاءالله ساڵانە ئەم یاریە بڵاو دەکرێتەوانێ بەڵام بە تایبەتی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەردەوام بازاری گرتووە. هەواڵی نوێ دەربارەی ئەم یاری ئەوەیە سارابۆن بەڕێوەبەری جێبەجەکان لە Xbox دەڵێت کە ئەم هەواڵانەی یان با بڵێن ئەم وتەی بۆ بلومبێرگ خستۆتە ڕوو تۆڕی میدیای بلومبێرگ ئەویش ئەوەیە کە لەم و دوای یاریەکانی Call of Duty کە بڵاو دەکرێتەوانێ لە یەکەم ڕۆژدا لە گەیم پاس بەردەست ئەبێت. طبعا ئەم هەواڵێکی زۆر دڵخۆشکەرە بۆ ئێمە بەڵام بۆ سۆنی هەواڵێکی باش نییە. طبعا دوایەوەی کۆمپانیای مایکرۆسۆفت کۆمپانیای ئەکتیڤیژن بلیزاردی کڕیوانێک کە خاوەن یاریەکانی Call of Duty کە سێ کۆمپانیا دروستی دەکات تریارک و سلیجهامەر و ئینفینیتی وارد. لەم دووە تا ئێستا هەواڵەکان بۆ شێوازەیە و ئەوانیشدانی پیا دەنن کە لە یەکەم ڕۆژە یاریە نوێەکانی تر بڵاو کراوانی لە یەکەم ڕۆژە دێت بۆ گەیم پاس. لە هەمان کاتە هەواڵی تر بڵاو کراوە تۆڕی میدیای ئەگەست لەلایەن سەرچاوەی ڤێسترۆڵ کە ئەڵێ یاری Call of Duty 2026 وەکو بەشێکی نوێی یاری گۆست ئەبێت کە چەند ساڵێک پێش ئێستا بڵاو کرایەوانێ و Call of Duty و ناوی سەرەتاییشی Project Devil و دەبێت
واتە ئەو کۆڵ ئۆف دیوتی ساڵی 2026 بڵاوکرێتەوانێ و لە هەمان کاتە کۆڵ ئۆف دیوتی ساڵی 2027 سڵیج هامەر دروستی دەکات بەشێکی نوێی یاری ئەدڤانس وەرفێر دەبێت کە ناوی سەرەتایی پرۆجێکت ئەنڤیل دەبێت. ماڵوەکو وتم ئێمە لە ئێستادا دەزانین کە سێ کۆمپانیا سیارەکانی کۆڵ ئۆف دیوتی دروست دەکەن، هەر کۆمپانیایەک ساڵ یاریەکە دروست دەکات. سڵیج هامەرمانەیە، ئینفینیتی وۆردمانەیە لەگەڵ تریارک، بەڵام چەندەها کۆمپانیای لاوەکی تریشەیە کە هاوکاریان دەکات یاریەکان بە باشترین شێوە دروست کرد. ئایا تۆ ڕا دەربارەی بابەتە خۆشحاڵی بیکارەکانی کۆڵ ئۆف دیوتی ڕاستەوخۆ کە بڵاو کراوە لە یەکەم ڕۆژ لە گەیم پاس بەردەست بێت بێگومان پارێکی زۆرە بۆ گەڕێنێتەوە لە باتەوەی $60 پێ بیت و ئایا پێت باشە کە کۆڵ ئۆف دیوتیەکانی ساڵانی داهاتوو بگەڕێتەوە بۆ دوو یاری گۆست و ئەدڤانس وەرفێر؟ ڕای تۆ چیە لە کۆمەنتا بۆمان هەواڵی دووامان دڵخۆشکەرە بۆ گەیمەرانی یاری باتلفیلد ئەویش ئەوەیە بەڕێوەبەری جێبەجێگا لە کۆمپانیای EA ئەندرو ویلسۆن لە تویتێکا کە لە تۆڕی میدیایەک زڵاوی کردوتەوانێ دەڵێ من ئێستا دڵخۆشم چونکە پێش چەند هەفتەیەک سەردانی تیمەکانی کردووە کە ئێستا یاری باتلفیلد دروستەکەن دەڵێ کارەکان زۆر بە شێوازێکی باش دەڕوات و کارێکی زۆر بابڵین تایبەت و نایابیشیان کردووە. ئەویش ئەوەیە بۆ ئەوانەی نازانن کۆمپانیای EA بڕیاریەوە زیاتر لە کۆمپانیایەک کۆ بکاتەوە لە کۆمپانیا گەورە و دیارەکانی ئەم جارە یاری باتلفیلد دروست بکات کە دەبێت یەکێک لە گەورەترین و باشترین یاریەکانی و بودجەیەکی زۆریشی تیادا تەرخان دەکات بۆی دووبارە یاری باتلفیلد بێتەوانێ ڕکابەری و بە تایبەتیش ڕکابەری یاری کۆڵ ئۆف دیوتی کە ئەو کۆمپانیانی کە ئێستا کار دەکەن وەکو تیم پێکەوانێ بۆ یاری باتلفیلد دروستکەن یاریە کۆمپانیەکانی مۆتیڤ ستۆدیۆ، دایز، ریتریۆن لەگەڵ ریپل ئیفێکت. ئەم چوار کۆمپانیایە پێکەوانێ ئێستا تەرکیزیان تەنها ئەوەیە یاری باتلفیلد دروستکەن و دەڵێن دەبێتە یاریەکی گەورەی شەبەکەی خەدەماتی واتە یاریێکی تۆڕی با بڵێن خزمەتگوزاری زۆر زەبەلاح و زۆر گەورە واتە لە یاری باتلفیلدی 2042 گەورەتر دەبێت و بەرفراوانتر دەبێت و هیوادارم بەشی چیرۆکیش بۆ یاریەکە بگەڕێنەوەوانەوە ئەم چوار کۆمپانیا کاری تێدەکات کە هەرێک ئەزمونێکیە و پێشتر یاریێکی ترا کاری کردویان لە پێشتر یاریەکانی تری باتلفیلد کاریان کردووە دەبێت یاریێکی تایبەت دەرچێت و بەڕێوەبەری جێبەجێکاریش دڵی خۆشە و دڵە کارەکان زۆر بە باشی دەڕوات. ئایا تووشی لەو گەیمەرانی کە پێت وایە باتلفیلد بتوانێت بەهێزی بێتەوانێ و کارێ بکات بتوانێت ڕکابەری یاریەکان بە و لە هەواڵی کۆتایی کە تایبەتە بە یاری ریزیدنت ئیڤڵ بەشی نوێیەم کە لە هەفتەکانی ڕابردووشە چەنها هەواڵی ترمان لێ بڵاو کردوانێ لە نوێترین هەواڵ کە دۆست گۆڵم بڵاوی کردوتەوانێ کە زیاتر هەواڵەکانی یاری ریزیدنت ئیڤڵ بڵاو کاتوانێ و هەواڵەکان یان زانیەکان دزە پێ دەکات دەڵێت ئەم جارە یاریەکە لە ناو ناوچەیەکی ریفی کوشت و کاڵی ئەبێت کە لە ناو دوورگەیەکایە ئەم دوورگەیە لێکچووە وەک وڵاتی سنگافورە واتە ئەو دوورگانە یان ناوچە کوشتتوکال لە ڕیفیانی کە لە سنگافورە چۆنە ئەم جارە ئەو ناوچی کە دروستیەکەن و چیرۆکی یاریەکەی تایە هاوشێوەیە بێکە لەو ناوچانی کە لە سنگافورایە لە هەمان تەوان شارەکە شارێکی خەیاڵی دەبێت واتە شارەکەیان لە ڕاستیەوە وەرنەگرتووە بەڵام بیرۆکەی ژینگەکەیان لە وڵاتی سنگافورە وەرگرتووە لە هەمان کاتیشدا دەڵێ پاڵەوانەکان یان پاڵەوانە سەرکیەکانی یاریەکە لیۆن کینیدیە کە دەگەڕێتەوانێ بەڵام لەم بەشەدا تەمەنی 48 ساڵە لە هەمان کاتە کریس ریدفیلد واتە دوو پاڵەوانی دیاری بەشەکانی ڕابردوو کە هیچکن لە ئەفسانەکانی یاریەکە دەگەڕێنەوانێ و یاریەکە لە دوورگەیەکە بێت ناوچەیەکی ڕیفی کوشت و کاڵی دەبێت کە هاوشێ و دوورگانەیە ئەو دوورگەیەکە لە وڵاتی سنگافورایە توان دۆست گۆڵم کە هەواڵ زۆر زۆر دزە پێ دەکات دەڵێ بەڵام لەم و دووە من ئێمە هیچ هەواڵێکی تر دزە پێ ناکەین دەربارەی یاری ریزیدنت ئیڤڵ ئەمانەوەی کۆم خۆی هەواڵەکان بڵاو کاتەوانی و تووشی سەسوورمان تاکە ینی هەواڵی تریشان پێیە بەڵام بڵاوی ناکانەوانێ لەوانێ ڕێکەوتنێ بێ لە نێوانە کاپکۆم خۆی ترێلەرێت تیزەرێ بڵاو کاتوانێت زیاتر تووشی شۆکتان کات سەدمە سەپرایز و چاوەڕێی یاریەکە زیاتر بکەن ڕای ئێوە دەربارەی ئەم هەواڵە چییە و پێتان باش دەبێت کە یاریەکە لە دوورگێکی ئاوا بێت و ئەم دوو پاڵەوانی بەشەکانی پێشوو بگەڕێنەوە. و لێرەدا هاتینە کۆتایی سبەی گەیمینی ئەم هەفتەیەمان بە هیوای ئەوەی بەدڵتان بوو بێت چێژ و سوودیشتان لێبینی بێت لە یاد نەگەن لایکیان بڕگێ بکەن لەوەرەکانتان شێری بکەن و ڕێخۆشتان دەرباری هەواڵەکان لە کۆمنتا بنووسن ئەگەر لە یوتیوبوانێ بینەرمانی لە یاد نەگەن سابسکرایبی کەناڵکەن ئەگەر لە سۆشەڵ میدیاکە و پلاتفۆرمەکانی ترەوانێ فۆلۆ و لایکی هەژمارەکانتان لەبیر نەچێت من میر عومەرم لە سبەی گەیمینەوانێ سەلام عەلیکوم.